دووبارە سڵاوتان لێبێ خۆشەویستان یەکێک لەو میوانانەی لەم کەوەرەی بەرنامەکەمانە قسەکە لەسەر کتێبێکی کە بەشداری پێشانگای کردووە بەڕێز مامۆستا نازم عەبدوڵڵا بە ناونیشانی موسڵمانان و نووسینەوەی مێژوو کە کتێبێکە ئەمڕۆ دەمەوێت لە زاری خۆیەوە باسێکی ناوەڕۆکی کتێبەکەم بۆ بکات کە یەکێکە لەو کتێبە نوێیانەی لە پێشانگای نێودەوڵەتی کتێب لە پارێزگای سلێمانی بەشداری کردووە. مامۆستا نازم زۆر بەخێر بێی دەستخۆشی ئەو بەرهەمە جوانە یەکەم کە پێشکەشی کتێبخانەی کوردیت کردووە بە ناوی موسڵمانان و نووسینەوەی مێژوو. پێم خۆشە لە زاری جەنابتەوە پێناسەیەکی کتێبەکەم بۆ بکەی ئەم کتێبە بۆچی لەم کاتان نووسراوە و دەبێت مێژوویەک پیشانی موسڵمانان بێت. بسم الله الرحمن الرحیم. میش دەستخۆشتان لێکەم وەمێری سەرکردتان بۆ خوازم بۆ ئومێدوارم پیشانگای کتێب و جیهانی کتێب لە بەرەوەدا بێت تا بە شاری ڕۆژهەڵگیری شاری سلێمانی. ئەو کتێبە ئێمە کە وەرمانگیراوتە سەر زمانی شیرینی کوردی کتێبێکی منهەجی نایابە چونکە زۆربەی خەڵکی لە دنیادا لە ڕێی مێژووە تووشی هەڵەبوون و تووشی گرفتی گەورە بوون و تووشی حتا سێر لێ شێوان بوون. ئاینەکان لە ڕێگەی مێژووە سەریان لێ تێکچووە کە زەمانێک بەسەریان ڕۆیشتووە لیان تێکچوو ئەسڵی دینەکان چۆن بوو. ئەو ئەسڵی کە پێغەمبەرەکان هێنایان لە سەلامی خۆیان لەسەر بێت چی بەسەر هاتووە دوایی. زۆرێک لە شۆڕشەکان کە دوایی گۆڕانی بەسەردا هاتووە ئەوەیە کە ئاگایان لە جیلی یەکەم چینی یەکەم نەماوە دوایە خەڵکی تر بە زۆرێک لە جۆرەکان دەستکاریان کردووە و گۆڕانکاری بەسەر هاتووە بەرەو لە ڕێلادان لە شێواویش بووە. ئێمەش لە کاتێکە کە ئەو کتێبەمان وەرجێڕایە سەر زمانی کوردی المسلمین و کتابة التاريخ من عبدالمنعم عبدالرحمن خضر نووسەرێتی پیاوێکی مسریە واتە مسلمانان نووسینەوەی مێژوو. ئەمە کتێبێکی میتۆدی منهەجی بەپێزە باسی فەلسەفەی مێژووەکە واتە لەسەر منهەجی ئیسلامی بەگشتی کە منهەجی ئیسلامی بنەماو ئەسڵێکی هەیە وەکو هیچ شتێک جیاوازە لە هەموو منهەج و مێژووی هەموو ئاین و ئایدیەکانی تر کە ئیسلام ئەسڵێکی هەیە. بین قورئان کە خوای تەعالی باسێکا فەرمێ ئینا نحن نەزەلنا الذیکر وئینا له لەحافیظون گۆڕانی بەسەردانایە کە گۆڕانی بەسەردانایە قورئان ئەساسی مێژووە لە ئیسلام. پاشان فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کەوا ئیسناد هەیە ئیسناد هەیە ئەمە جێشێکە لە سەرچاوەکانی مێژوو. پاشان لەگەڵ ئەوەشا وەکو ئیبن خەلدون ئاڵێ لە ئیسلامدا فەلسەفەی مێژووە یان بە تعبیریش تر لە ئیسلامدا هەر ئەوەنە نییە کەسێک قسەی کرد لێی وەرگیرێ بە خوڕافاتی تێکەڵ کرد بۆی بە منهەجەکەی بەربەڵاو بێ کتێبەکەی بە بایەخ بێ بە ئەرزوو خۆی پڕی کا لە ئەفسانە و خوڕافات و چی پێخۆش بوتیایە جێگیر بکات. بەڵکو لێرە ئێمە وەکو ئیبن خەلدون ئاڵێ داتامان هەیە پرسیارمان هەیە لێکۆڵینەوەمان هەیە ئەی خێنە بەر تەرازووی ژیری ئایا بزانین چەندێک ئەم مێژووی ئەم برادرە ئەم نووسەرە باسیەکات جێگەی بێتەوە. نووسەری کتێبەکە کێ؟ عەبدولمنعم عەبدولڕەحمان خضر پیاوێکی میسریە کە چەندین شەهادە و بە چ میتۆدێک نووسیوێتی یا پشت بەستووە بە چه بنەمایەک لە نووسینەوەی مێژووە. وەگەزانین هەزارەها کتێبە لە بواری مێژووی ئیسلامیە دەیان گومان و خرافە و ناڕاستی تێدایە. کتێبەکەی ئەم نووسەرێک کە تۆ وەرگێڕا بۆ سەر زمانی کوردی پشتی بە چ میتۆدێ بەستووە؟ پێش هەموو شتێک ئەو پشتی بەو میتۆدە ئیسلامیە بەستووە ئەو مەنهەجە ئیسلامی کە هەیە لە ڕیوایاتە لە سەنەدا لە هەواڵگێڕانەوەدا کە لە ئیسلامدا بەڕەهایی هەواڵ وەڵڵای وەرناگیرێ قسە وەرناگیرێ بەڵکو ئەبێ سەنەدێکی هەیە پشتیوانێکی هەیە. ئەمە یەکێک لە میتۆدەکانی ئەم نووسەرە ئەوەیە پشتی بە سەنەد بەستووە. دوو پشتی بە لۆژیک و مەنتیق و عەقڵ بەستووە کە پێوترێ فەلسەفەی مێژوو نووسەکان مەسەلەن یا فەلسەفەی خەڵکانی بیرمەند و کەسایەتە مێژوویەکان مەسەلەن شوی تۆکو ئیبن خەلدون دێ باسی منهەجی ئیبن خەلدونەکە بۆ نمونە منهەجی کافیجیەکە منهەجی مەدائینیەکە ئەمانە منهەجیان چۆن بووە لە مێژوو نووسینەوەدا دەیان لە هاوشێوەی ئەمانە باسی منهەجەکانیانەکە میتۆدەکانیان هێنێ چۆن مێژوویان نووسێتەوە پشتیان بەچی بەستووە. اینجا لەبەر ئێمانە هەڵسەنگاندنی بووەکە کام میتۆدیان لە لۆژیکەوە نزیکترە لەگەڵ منهەجی ئیسلامە ئەگونجێ کامەشیان ناگونجێ. پاشان
منهجی ئیسلام لەگەڵ منهجی ڕۆژئاوادا لە نووسینەوەی مێژوودا لەکوێ یەکدەگرنەوە چ خاڵێکی جیاوازیش هەیە باسی ئەمە دەکات کە لە کۆی گشتیە ئەوانەی کە لەژێر منطق و عەقڵە با بڵێن لە لێکۆڵینی عەقلیە سەرکەوتوو دەبێ ئەوەی هێنا و پشتی پێبەست گومانگەلێکی زۆرە لەبارەی مێژووی ئیسلامیەوە تا ئێستا نەیاران گومانێکی زۆرە خەلەسەر مێژووی مسلمانان هەر لە سەردای پێغەمبەری پێشەوامانەوە تا خولەفای ڕاشیدین و پاشتری دەوڵەتێک لە دوایەکەکانی نێو مێژوو ئەم کتێبە چۆن وەڵامی ئەو گومانگەلەمان بۆ داتەوە ئەم کتێبە پشت بە کۆمەڵێک وەکوتم داتا ئەبەستێ پشت بە مێژوو ئەبەستێ پشت بە سەنەد ئەبەستێ پشت بە فەرمودەی خوای تەعالی و فەرمودەی پێغەمبەر ئەمیش بە هەمان شێوە پشت بە کۆمەڵێک لەو مێژوو نووسە ئەو مێژوو نووسانەی کەوا خاوەن میتۆدێکی عەقلی بوون مێژووی ئیسلامیان نووسیوەتەوە زێتر پشت بەوان دەبەستێ وەگۆ ئەو هەموو گومانەی کە لەسەر مێژووی ئیسلامی هەیە مەسەلەن باسی مێژووی یوشع پێغەمبەر سەلامی خوا لەسەر ئەوەی کاتێکە قودسی داگیر چوو بۆ فەتحی قودس جێیشیشی پێگەنا لە 600,000 کەس ئیبن خەلدون ئەڵێ ئەمەنە شوێیان جێبێتەوە چکە جێیش ئەبێ لەگەڵ کۆی دانیشتوانەکان یەک بگرێتەوە لەگەڵ هاوڵاتیان یەک بگرێتەوە هەر ئەو کاتەیە خەڵکی بەنی ئیسرائیل نەگەیشتوونتە 600,000 کەس هەر خەڵکەکە بەعام چۆن چێشەکەگا بە 600,000 کەس یان باسی بەسەرهاتی ئەبوو هینە کات هارونە ڕەشید کێشەی خوشکەکەی لەگەڵ جعفەری بەرمەکیە کۆمەڵی خورافات و بوختان و ئەمانەی تێکەڵ کراوە ئەو دێ بە شێوەیەکی داتا و لۆژیشی ئەمە ڕەت دەکاتەوە یان لەناو مفەسرینە مثلا مفسرين باسي إرمادات العماد التي لم يخلق مثلها في البلاد زورك لا عفوا رفكارني ميجو باسي وكان كشارك هبو ناوي إرمبوا أم شارع شاني وابو بالي وفيش إسلام ولما شيء يمن بوا خدون دي عليه همو ميجو بقرة لمنطقة يمن ولا لو شيء يمنا لولاتي يمنا شارك نبو بمشيوي بو شاني بالي وابي وبالي وابي كوالكي بناكاني بمشيوي نبوا إيه مفسرين شو أنا متان هنا كاتب أما تفسيرك اللي جاي خواني ابن خلدون لميجوكي دابون منا أمانة راس دكاتوا أم كتابش كباسي مسلمانان ونسينوي ميجو دكا دي أو ميجواني كرسن أو ميجو نسناني كوا تشتيان بداتاو بمنطقه بالغي راس ئەوانە دێنێ جاریچکە پێمان دەڵێ با ئێمەش بە خۆداشون لە مێژوودا پاشان شتێککە ئەم کە زۆر تەرکیزە خاتە سەری مێژووی زمانی پێشوو نییە ئیمڕۆ کە مێژوو پێویستی بە ئابوووریەوە هەیە مێسونەی مێژوو ئابوووریەوە هەیە پەیوەندی بە سیاسەتەوە هەیە پەیوەندی بە دەروونیەوە هەیە بە جوغرافیاوە هەیە پەیوەندی بە حتا ژینگە و بە زانستی هەڵکۆڵین و شوێنەوارەوە هەیە کاتێ ئێمە گەرمانێ مێژوو بنووسینەوە جاریچکە ئەبێ لە یەکێک لەمانە ئیستفادە بکەین یعنی جار وایە تۆ باسی مێژوو شوێنەکەی بۆ نمونێ ماسی مێژووی قەومی لووتەکەی بۆ نمونە ئەڕۆی زانی داتەکان چییە لەسەر قەومی لووت شوێنەوارە زانستەکان چۆن باسی دەکەن لێکۆڵینەوە زانستەکان چۆن باسی شوێ باسیکەی نەک بە شێوەیەکی هەروە بە عەقڵ خۆت و کۆمەڵی خوڕافات تێکەڵکەی مامۆستا نازم هەمیشە قسەیەکەیە دەڵێ مێژووی ئیسلام مێژووی مسلمانان واتەگە من هەڵەیەکم کرد کوشتنێکی ناڕەوام کرد کارێکی قێزەونم کرد ئەوە ناچێتە نێو بازنەی مێژووی ئیسلامەوە پەیوەندی بە مێژووی منی مسلمانەوە بەڵام مارکسیەکان یا عەلمانیەکانیش دەتوانن هەمان بانگەشە بکەن ئەڵێ بەرنامەی مارکسیەت و عەلمانیە بەرنامەیەکی جوانە بەڵام شەڕە ناوخۆکانی ستالین یا لە کوردستان کۆمەڵەشدن ئەوە عەلمانیەت لێی بێبەشە یا مارکسیەت بەبەستمێت چۆنە ماوکێشەی ڕاست بکەینەوە بۆ منە مێژووی ئیسلام چییە و مێژووی مسلمانان چییە یا کتێبەکە چۆن وەڵامی ئەم گومانەمان بۆ داتەوە کە مادام منێک ئەمەوەی ئیسلامەکان بەپارێزلەوەی کە کردەوەی خۆمی نەخەمە پاڵ کابرای مارکسی و عەلمانیش دەڵێ ئەوەی کە فڵانە سەرکردە و دکتاتۆر کردێتی لە جەنگی ژیانی دووەم و یەکەم ئەوە لە مارکسیەت و عەلمانیەتەوە دوورە ئەوەی کە ئەم کتێبە پێ دەبەستێ یەکێک لەوە بنەمە نەڤەریەکان یان با بڵێین داتا ئەو ئیسلامیەکان عەفو کە بە باشی بە جوانی ماونەتەوە
کە هەمووی کۆمەڵێ بنەمایە تا ڕۆژی قیامەت هەڵاوە شوێنرێنەوە یان با بڵێ کەس داتوانێت ڕەدیان باتەوە ڕەخنیان لێ بگرێ بەو معنایی کە بڵێ ئەمە لەگەڵ لۆژیکا ناگونجێ لەگە عەقڵا ناگونجێ لەگە زانستا ناگونجێ ئەمە یەکێکە لە بنەما مێژوویەکانی ئیسلام بەگشتی ئەمە یەک ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم کەوای ئەم کتێبە پشتی پێبەستەیە ممارەسە و پیادەکردن مێژووی ئیسلامیە لە مێژووی ئیسلامیە چەندین ویستکە هەبووە کە ئیسلام زۆر بە جوانی بنەماکانی لە ڕووی سیاسیەوە لە ڕووی دەساڵ دەستکردنی دەسەڵاتەوە لە ڕووی دادگەریەوە لە ڕووی بخۆشکردنی و بەختەوەریکردنی خەڵکەوە تۆ لە مێژووی ئیسلامیە باس کراوە پاشان لە ئیسلام بنەمایەکە هەیە کە پێوترێ بنەمای پەروەردەکردن بنەمای پەیوەندیبوون بەخواوە بنەمای تەقوا زۆر باشە مامۆستا نازم دەچین چالاکیە و سپاس بۆ بەڕێستان هیوای سەرکەوتن بۆ خوازم